سڵاو من ئەمە نەجمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. لە چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی ڕوونکردنەوەی ڕێکەوتنە سیاسەکەی نێوانیان بۆ لایەنە سیاسی عێراقیەکان ڕویان کردە بەغدا. ئایا ئەمە تاکە ئامانجی سەردانەکەی و شاندە هاوبەشە بوو؟ لە ڕاگەیەنراوێکدا نووسینگی عەبادی دەڵێت شاندە هاوبەشەکە تێڕوانینی نوێیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. دەپرسین ئەو تێڕوانینە نوێیانە چین؟ ئایا و شاندە هاوبەشە پێداگریان لەمانەوە لە چوارچێوەی عێراقدا کردووە وەک بڵاو کرایەوە لە هەندێک سەرچاوە؟ کورد کە بەم دواییە یەک کوتلە بوو، بۆچی ئێستا ئەم دوولایانە باس لە گەورەترین کوتلەی کوردی دەکەن لە بەغدا؟ ئایا ئەمە دەرەسخستنە نێو یەکڕێزی نێوان لایەنە کوردیەکانی بەغدا نییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە هۆشیار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانی باسی ڕۆژە. کاکە وشیار ئەم کاتت باش بەخێر بێنەوە. لە یەکەم پرسیارەوە دەست پێەکەین هەروەک لە پێشەکەکە ئاماژەمان پێکردەوە بۆ ڕوونکردنەوەی ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو شاندێکی هەردوو لایەنەکە ڕووتان کردە بەغدا و سەردانی ژمارەیەک لە بەرپرسانی با بڵێن سیاسی و حکومیتان کرد. ئەکرێت پێمان بڵیت ئایا ئەمە تاکە ئامانجی سەردانەکەی ئێوە بوو؟ بەڵێ کاک عەمار، لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدێکی هاوبەشیان دروست کردووە لە هەرێمی کوردستان بۆ سەردانی لایەنە سیاسیەکان. جەنابتان ئەزانن سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیان کردووە، بەنیازش سەردانی هەموو ئەو لایەنانە بکەن بەوانەشی کە تەحەفوزیان لەسەر ڕێکەوتنەکە هەیە، لەوانە پارتی دیموکراتی کوردستان. لەو چوارچێوەیەشدا بۆ کۆبوونەوە لەگەڵ حیزب و لایەنە سیاسی عێراقیەکان وەفدێکیان دروست کرد لە پەرلەمانتاران. جەنابتان ئەزانن لەناو عەمەلەی سیاسی عێراقیە زیاتر پەرلەمانتار لەناو ئەحزابە ڕۆڵی هەیە و زۆربەی سیاسی دیارەکانی عێراق لەناو پەرلەمانان خۆیان، بۆیە بە پێویست زانرا لە پەرلەمانتاران پێک بێت و برای بەڕێزم سعدون فەیلیش وەک بەرپرسی عێلاقاتی یەکێتی لە بەغا هەر یاوەری شاندەکە بوو. ئامانجی سەرەکی بریتی بوو لەوەی ئێمە ئەم ئیتیفاقیەیە ڕوون بکەینەوە بۆ هێز و لایەنە سیاسیەکان. بەڵام ئەو ئیتیفاقیە خۆتان ئەزانن مەشروعێکی سیاسی متەکاملە، مەشروعێکی ئیداری متەکاملە، تیایدا تەوەقعات و بیرروبۆچوونی ئەم دوو حیزبەی تایە بۆ چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان لە کوردستان و بۆ چۆنیەتی دەستپێکردنەوە یاخود دۆزینەوەی ئاسوی چارەسەرێک لەگەڵ عێراقا. لەبەرەوە ئاساییە قسە لەسەر هەموو ئاستەکان بکرێ و بێگومان لە کۆبوونەوەکانە باس لەوە کراوە کە چۆن جارێکی تر هەوڵ بدرێ ئەم عیلاقەیە بە تایبەتی ئەوەی کە لە قانونی موازنەی 2016 بە بەشداری هەموو فراکسیۆنەکان هەر 5 فراکسیۆنەکە هینمان لەسەر کردو بۆ دۆزینەوەی ڕێگە چارەسەرێک بۆ مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان باس لەوە کراوە، باس لەوە کراوە کە مەسەلەی مستحقاتی پێشمەرگە، مەسەلەی شەڕی داعش کە پێشمەرگە چ ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەیە، هەموو ئەو قەزیە نیشتیمانی و نەتەوەیانەی کە پێویستی بە هەرێمەکەەوە هەیە باس کراوە. لە ڕاستیە ئەوەی کە لە پێشەکەیە جەنابەت باست کرد ئەم وەفدێکی حیزبی وەفدێکی پەرلەمانی نییە. بۆیەشە ئەوترا بۆچی دوو فراکسیۆن ڕۆیشتووە لە برێوەی سێ فراکسیۆن. ئێمە دوو حیزبی سیاسین اتفاقێکمان کردو لە ماوەی ڕابردوودا جۆری لە ناکۆچیمان هەبووە. گرنگە لایەنە سیاسی عێراقیەکان وەک لایەنە کوردستانیەکان بزانن کە ئێستا ئیدی ئیتلافێک دروستە بێ لە بینی ئەم دوو هێزەیە. بێگومان ئەمە مانای ئەوە نییە بە هیچ شێوەیە کە تەحالوفی کوردستانی یاخود ئیتلافی نێوان هێزە کوردستانیەکان لە عێراقا درزیتە بخرێ یاخود ڕەت بکرێتەوە. ئێمە بێگومان بە هەمومانەوە بەقووەتین و بە هەمومانەوە کاریگەرین و بە هەمومانەوە گرنگین. یەکێ لەو قسە دیارانەی کە بڵاو کرایەوە نووسینگی عەبادیش تەئکیدی لەسەر کردەوە کە ئەوەیە ئێوە تێڕوانینی نوێتان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. یعنی ئەو تێڕوانینە نوێیانە چییە کە ئێوە هەتانە بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ من لە ماوەکانی ڕابردووە جەنابتم میوانداری کرد بۆ عینەن بەرنامەی باسی ڕۆژە و کاتێک کە کێشە کەوتە نێو پەرلەمانی عێراقەوە و لایەنی سەدری هێرشیان کردە سەر پەرلەمانتاران. یعنی تۆ بە تەحدید وتێ ناکرێت بەبێ چارەسەری کێشەی بودجەی پێشمەرگە مادەی 140 و چەند پرسێکی تر کە باسێکە بچینەوە بەغدا. یعنی ئێستا چی ڕوویاوە ئەم گۆڕانکاریانە لەوانە کە ئێوە تێڕوانینی نوێتان هەیە و ئەبێ و تێڕوانینە نوێ چی بێت؟ ئەزانی تێڕوانینی نوێی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ئەرزیەکی هەیە. ئەرزیەکە بریتە لەوەی کە کاک عەمار مجتەمەعی دەولی UN نەتەوە یەکگرتووەکان عەفوەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتانیا هەموو لایەنە سیاسیەکان لەم قۆناغەدا بە دیاریکراوی ئەڵێم لەم قۆناغەدا ئەوان بەلایەنەوە گرنگە کە عێراق بەم شێوازەی ئێستا بەردەوام بێ
و ئەمە بە پارتی دیموکراتی کوردستان و بەلایەنەکانی تریژ وتراوە کە ئەبێ بەم شێوازە بەردەوام بێ. باش کە بەم شێوازە بێ بەردەوام بێ بێگومان حکوومەتی ئیتیحادی کۆمەڵێک بەرپرسیارەتی لە ئەستۆیە جێبەجێ ناکا بەرامبەر بە هەرێم، بەڵام بە پێچەوانەشەوە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار نییە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی. تێڕوانە نوێەکەی ئێمە تێڕوانینە نوێەکەی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕانوێژێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە هەردوو لە بگەینە نەتیجەیەک بە تەنسیق لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەم ئیتیفاقیە و بەدەم پرۆژە قانونەکانەوە بێ، حکوومەتی بەغدادیش مبادرەی هەبێت. طبعاً ئەم مبادرەیە تازە نییە، کۆنە لە دانیشتنی پێشوشمانە لەگەڵ عبادی بە ئامادەبوونی جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان برای بەڕێز دکتۆر تارق گەردی باس کرا کە ئەبێ مبادرەیەک بکرێ، بەڵام بەڕاستی چیتر ناکرێ نەوتی هەرێمی کوردستان لە شوێنێکەوە بفرۆشرێ خەڵکی هەرێمی کوردستانیش بێ موچە بێ. ناکرێ هەر 15 پارێزگاکەی هەرێمی ئاین با بڵێن عێراق موچەوەر بگرن، ئەم 4 پارێزگای هەرێمی کوردستان بێ موچە بن لە 2014 تا ئێستا. ئەمە ناکرێ، ئەمە ئیتر خەڵک قبوڵی ناکە، خەڵک نە لە گۆڕانی قبوڵەکان نە لە پارتی قبوڵەکە نە لە یەکێتی قبوڵەکان. مەگەر کاک وشار هەوڵ نەدرا لە ماوەکانی ڕابردووە بەڵێ یعنی هەوڵ نەدرا مەسەرەن ئەو ئیتفاقیە نەکرا 550 بەرمیل نەوت بنێردرێ و حکوومەتی عێراق بودجەکە بنێرە، مەگەر ئەمە تاقی نەکرایەوە حکوومەتی عێراق هەر جارێ مەبلەغێکی ناردیانە ئەمە خۆ مێژوویەوە دوور نییە لە ئێمە لە خەڵک. ناکاکە گیان ئەوە بەڵێ ئەمە ڕاستە، بەڵام ئەمە لە سەرەتاوە حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی نەکرد، لە سێمانجی یەکەمە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک التیزامی نەکرد و هۆکاری سەرەکی شکستی ئەم اتفاقیە لەبارە دیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە. من بە سەراحەت ئەمە ئەڵێم، بەڵام ئەمە مانای ئەوە نیە حکوومەتی ئیتیحادی بەرپرسیارەتی لە ئەستۆ نەبێ. من دکتۆر تارق دانیشت بوو کە بە بەڕێز عبادی وت تۆ هەنێ بەرپرسیارەتی ئیتیحادی هەیە جێبەجێ ناکەی، مثلەن کە شەڕی کە داوای لەکەی ئەڵی کاکە تۆ بۆ موازنە و مستحقاتی پێشمەرگە نانێری، ئەڵێ ئێوە نەوتی کەرکووک هەموو ئەفرۆشن بۆ ئەو پارەیە چی لەکەن؟ ڕاستەکان. یعنی خۆ ناکرێ ئەمە بڵێن هەموو شتێک لەبەرەوەی عبادیە ڕاست ناکە، لەبەرەوەی لانی کوردیە بێ بڵێن ڕاستەکە. کاکە هەنێشت هەیە حەقە حەق، یعنی کەوتە یەک زائید یەک یەکسانە بە دوو. ئەوەی تێڕوانینی ئێمە چیە؟ تێڕوانی ئێمە ئەوەیە ئەبێ هەردوو لە حکوومەتی ئیتیحادیش حکوومەتی هەرێمی کوردستانیش هەردووچیان هەستن بەو واجباتەی کە لە ئەستۆیانە لە پێناوی چییە؟ لە پێناوی من و تۆ و لە پێناوی هیچ حزبێکانە، لە پێناوی ئەوەی خەڵکی کوردستان وەک 500 پارێزگاکەی تر معاش وەربگرێ. بەسە ئەوە لە 2014 خەڵک بەم شێوازەیە قبوڵی ناکەن. یعنی ئێمە وەکو گۆڕانوێژێتی بەڕاستی نەیشارینەوە، ئەولەویەتمان ئەوەیە بۆ هەرێمی کوردستان لە زاخۆوە تا کفری ئەبێ کێشەی ئەم مەسەلەی موچەیە چارەسەر بکرێ. باش بۆچی تاریخ حرب لە ڕوونکردنەوەیەکە باس لەوەیە کات کە ئێوە داواتان کردووە تەنها بابەتی بودجەی سلێمانی یەکلایی بکرێتەوە و بودجەی سلێمانی بنێردرێت و ئەو کۆمەڵێ بابەتی یاساییشی باس کردووە لەوەی کە چۆن ئەکرێت حکوومەتی عێراق لە موازنە بودجەی سلێمانی بەبێ گەڕانەوە بە هەولێر بنێردرێت. ئێوە ئەو داوایەتان کردووە لەم دانیشتانە؟ لە ڕاستیە ئەسڵ و ئەساسی نیە ئەم وەفدە بە هیچ شێوازێک باسی موازنەی سلێمانی نەکردووە و باسی ئەمە نەکراوە. من ئەسڵا نازانم ئەمە لە کوێوە هاتووە و هەموو ئەو وەفدانە یەک بە یەک وەک سەرۆکی وەفدی گۆڕان من ئامادەم ڕوبەڕووی هەمویان ببمەوە لە هیچ دانیشتێکە باسی ئەوە نەکراوە. ئێمە کوردستان وەکو یەک نیشتیمانی گەورە ئەبینین. ئەوە ئێمە نین سنووری دێگەڵەمان دروست کردووە، ئەوە ئێمە نین پردێمان دروست کردووە. کاک عەمبەر من لە تۆ پرسم فەرمانبەرانی هەولێریش و دهۆکیش موچە وەرەگرن یا وەری ناگرن؟ خۆوانیش وەری ناگرن. ئیزەن یعنی چی بە سلێمانی؟ نەخێر کاکە جان ئێمە دوو حیزبی کوردستانین، هەموو کوردستانمان بەلاوە گرنگە. ئەسڵ و ئەساسینی ئەسڵ نازانم سەرچاوی ئەمە چۆنە، بەڵام بەداخەوە دۆخی ئیعلامی و دۆخی لێدوان و دۆخی ناوخۆی عێراق وا شێواوە هەر یەکە و قسەیەکە من نمونەیەکە بۆ باسەکەم. ئێمە لە هەموو کۆبوونەوەکانە کاتێک کە باسی ئەم ڕێکەوتنەمانە کرد باسی ئەومانە کرد کە برادرانی پارتی بەداخەوە لێی نیگەرانن، بەڵام تەمەنامان ئەوەیە کە ئەوانیش لێی تێبگەن و داوامان کردووە کە کۆ ببینەوە لەگەڵیانە پارتی حزبێکی کاریگەرە و ئیلا ئاخری ئەم قسانەمانە کرد کە ئاهاتینە دەرەوە. سیرەکەین بەشێک لە میدیاگانی پارتی پەلاماری ئەم وەفدەیە دەنەڵەن ئەمانە ڕۆیشتون وایان و تۆ ئێکاکە گیان خەمی ئێمە خەمێکی نیشتیمانیە. لە نەتیجەیە ئەگەر پارتی ئەگەر لایەنە سیاسیەکانی تر هەمویان لەوە تێنەگەن کە ئێمە هەمومان بەیەکەوە بەقووەتین ئەمە هەڵەیە. بەڵام بەڕاستی ئەوەی کە نایەوێت تێگەیشتنیشی هاوبەش لە کوردستانەوە دروست بێ بۆ چارەسەری ئەم کێشانە بەرپرسیارەتی هەرە گەورەی لە ئەستوی پارتیە.
بەرپرسیارەتی گەورە لە سوی پارتی چکە وەزارەتی سامانە سروشتەکان بەدەستی ئەوەیە کاکوشیار من حکوومەت بەدەستی ئەوەیە علاقاتی دەرەوە بەدەستی ئەوەیە. بەڵێ من ئەوەی سێرچم کرد ینی بۆ ئەم بەرنامەیە بۆ قسەکردن لەسەرم پرسانە ینی زۆر لێدوان و قسە هەیە تەنانەت لەسەر شاندەکەی ئێوە بۆ نمونە قسەیەکی علی علاقەیە بەڵام من تا ئێستا لە هیچ شوێنە نمبینی بە شێوەیەکی فەرمیم قسەیە پشت ڕاست کرابێتەوە ینی ئەوەم بەرچاو نەکەو بەڕاستی لە هەر وەک ئەوەی کە ئێوە ئەڵێن لە هەندێک میدیاوە لە میدیای با بڵێن پارتیەوە هێرشتان کرابێتە سەر بەڵام تا ئێستا کەسێکی فەرمی لە ناو پارتیەوە ئەزانم قسەیەکی ئەوەی نەکرد بێ لەسەر ئەم سەردانی ئێوە بە شێوەیەکی فەرمی کە گزارش لە ڕای پارتی ئەماریانی لە ڕۆژنامەی هەولێر فەرمیتر چییە ینی خۆ مەسەل لە نەر سەیری سەبتایتڵی کەناڵەکەی ئێوەش بکەم کۆمەڵێکین ئەبیستم ئەزانی کاکەجیان ئێستا من لە شاندەکەیا بووم علی علاقیش بەرامبەرمان بووە هەر ئێوە مؤسسەیەکی عەلامی ڕوبەڕووی یەکترمان بکەنەوە ئەزانی لەسەر مەسەلەی ڕاپرسی و سەربەخۆی چیمان وتوە لە هەموو وەفدەکانە ئەوە من بەرپرسیارم لەم قسەیە بۆ مێژوو مادەی 11 ئیتیفاقیەکەی ئێمە باسی مافی چارەنووسە وتومانە مافی چارەی خۆنووسین بۆ خەڵکی کوردستان ئێمە ئیرادەیەکی ڕێزلێژیراوە لای ئێمە هەر کاتێک کەس بکەین بەرژەوەندی خەڵکی کوردستان قەنەعەتی خەڵکی کوردستان بەم ئاراستەیە یەک ڕۆژ سڵی لێ ناکەینەوە بەڵام بەڕاستی ڕەنگە جیاوازیمان لەگەڵ پارتیە ئەمە بێ بە قەنەعەتی ئێمە ئەم قەزیەیە بە قەنەعەتی هەردوو لامان ئەم قەزیەیە لە ئیتیفاقیەکەشا هەیە ئەم قەزیەیە بێ پەرلەمانی کوردستان یەکلای بکاتەوە ئەم قەزیەیە بێ لە پەرلەمانە یەکلای بکرێتەوە ئاخر خۆ تۆ تەسەور کە کاکێ عەمار یعنی گریمان ئێستا مەسەلەی بڕیاری ئیستفتا بەیانی یەکلا کرایەوە ئەما بێ بچێتە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم سەر بە پەرلەمانی کوردستانە تۆ پەرلەمانێکەیە پەکخراوە بە ئیرادەیەکی حیزبی یعنی ئەمە چەندی بەچەند ئەزانی چۆنە من تەمەنا ئەەکەم ئیتر بەسە سەرەتای ئەوەیە کە تێک بگەین ئیتر سەرەتای ئەوەیە لەوە تێک بگەین کە ئێمە بە هەمومانەوە سەعیفین جاوارە چی جای ئەوەی ببین بە 1 و 2 3 و 4 و 5 تەمەنا ئەەکەم برادرانی پارتی لەوە تێ بگەن کە ئیتر ئەمان حیزبی قائدنی لە کوردستانە ئەبێ تێبگا پارتی لەوەی کە ئەمان هێزێکن مەقعدیان هەیە بەڵێ وجودیان هەیە لە عێراقا لە کوردستانە بەڵام هێزی تریش هەیە یەکێتیش هەیە گۆڕانیش هەیە کۆمەڵیش هەیە یەکگرتووش هەیە بێ بە هەمومانەوە هەوڵ بین کە سیاسەتێکی نیشتیمانی کوردانە تەبەنی بکەین. باش کاکە وشار ینی من لە ماوەکانی ڕابردووە کە ئەو چاوپێکەوتنم لەگەڵ ئێوە کرد ینی زۆر بێئومێد بوون لە بەغدا ینی بە تایبەتی لە حکوومەتی عێراق ینی بە دیێڕێک عەبادی بە پیاوێکی فاشیل لە دەوڵەتداریە وەسف کرد یعنی زۆرە لەلایەنەکانی کەش بەڵام ئێمە بینیمان ئێوە سەردانی هەموو ئەو لایەنەتان کرد یعنی من پرسیارەکەم ئەوەیە بۆچی ئێوە سەردانی کەسێکی فاشیلەکەن ڕێکەوتنێکی نێوان خۆتانی بۆ شیەکەنەوە ئەزانی لەسەرەوەی کە جارە هەر کەلیمەی فاشل لە هینە لە کوردیە زۆر ینی تەمە خۆزان کەلیمێکی عەرەبیە کەسێک کە سەرکەوتو نەبوو لە کارەکانی پێوترێ فاشل من بۆ خۆم ئێساش پێم وایە عەبادی لە ئیدارەدانی دەوڵەتا سەرکەوتو نەبووە نقطە ئەمە یەک بەڵام کاکە گیان لە علاقاتی حیزبیە تۆ لەسەر ئەوە مامەڵە ناکەی کە تۆ لەگەڵ کەسێکە سەرنجی ئەوە تێ لە ئیشەکایە سەرکەوتو یا سەرکەوتو نییە ئەخۆ حزابی سیاسی کوردی کاکە گیان لە یەکتریان کوشتووە بە یەکیشەوە کۆ ئەبنەوە لە علاقاتی حیزبیە ئەوە نییە تۆ بڵێ لەبەرەوەی سەرنجت لەسەری هەیە بەم شێوازە من پێم وایە هەموو سەرۆک فراکسیۆنەکانیش و دکتۆر تارەقی شایەتیم بۆدا کە بەرەو ڕووی خۆی بە عەبادیشی موتووە هەر نەک لە بەرنامەکەی جەنابتە یعنی ئەمە مەهنەی ئەوە نییە کە ئێمە ڕەخنەمان لە یەکێکە بێنەچین سەردانی بکەین و ڕوونکردنەوەی نەدەینێت پاشان علاقاتی سیاسی بەم ڕوونیە بەم هەموو ئیعلامە بە بەرچاوی خەڵکەوە ڕۆیشتووی کۆبووینەتەوە نە لەژێر نە بەجێەوە کۆبووینەتەوە و نە ئیتیفاقێکی لابەلامان کردو لە هەموو شیاوتومانە ئێمە نسبەی لە سەیە 20 پەرلەمانی عێراقین بە فراکسیۆنەکانی ترەوە ئێمە داوای نسبەی لە سەیە 17 موازنە ئەەکەین ئێمە ئاوا بەڵام بەڕاستی حەزەکەم ڕوون بێ کاک عەمار چیتر ڕێگە نادەین خۆ ئەگەر پارتی پێی وایە ئێمە ناتوانین بە 30 کورسی نوێنەرایەتی بکەین ئێخۆ پارتیش بە 25 کورسی و بە 28 کورسی هەر بە تەنها ناتوانین نوێنەرایەتی بکات باشە بەڵام لە بەغدا و کێشایەتان لە ماوەکانی ڕابردووە ئێوە زۆر یەکدەنگ بوون و زۆر ینی یەک هەڵوێست بوون لە بەغا و هیچ کێشەیەکی واتان نەبوو کە بەڵێ بۆچی ئێستا بۆ شێوازە قسە لەسەرەوە کرێت کە ئێوە زۆرینەن و پارتی ئەو حیزبە نەما حیزبی ڕەقەمیەک بێ لە بەغدا زانی کاکە گیان کێشەکەەوە ئێستاش ئێمە لەگەڵ یەک ریزین ئێستاش ئێمە بە دەردی پشدەری لە برای تەبایەین بەڵام کێشەکە ئەوەیە ناکرێ لە ماوەی ڕابردوودا عیلاقاتی بەغدا عیلاقاتی نەوت هەمووی بەدەست پارتیەوەیە کاکە ئێمە هەموو پەرلەمانتارەکان بە پەرلەمانتارەکانی پارتیشەوە دەنگمان لەسەر قانونی موازنەی 2016دا پارتی جێبەجێ ناکە حکوومەتی یاریێم کاگنێچیروان کاگاشتێورامی جێبەجێ ناکە من هەتا ئاخر جار لە قسەیەکی عەبادی بۆ بنمونە بۆێنمەوە وتی من جارێک کاگنێچیروانم بینیوە لەگەڵ کاقوباد و ئەمانە هەنێ اتفاقمان کردووە لەسەر زۆر شت
کە ڕۆیشتونەتەوە پێچێک کاگاشتی بنەوە هیچکە نەسیحەتی کردبن پەشیمان بوونەتەوە ئەم مەلەفە بەدەست پارتیەوەیە ئێمە ئەمانەوێ مەلەفەکە بەدەستی هەموو خەڵکی کوردستان و بەدەستی هەموو لانە سیاسیەکانەوە بێ ناکرێت بە تەنها لانێکی سیاسی لە مەسلەی نەوت و لە مەسلەی عیلاقاتا کۆنتڕۆڵ بکە ئەگەر نا ئێستاش ئێمە پاشەکشەمان نەکردووە لەوەی زۆر گرنگە یەک دەنگ بین زۆر گرنگە لە بەغا هاوڕابین تەبابین و ئیشەڵا ئەشی پارێزین ئەمە بەڵام خۆ ئێمە ئیتلافێکمان دروست کردووە بووە بە 30 کورسی ناکرێ بڵێن کاکە ئێمە ئێستا ترسی کورسین یعنی وتنی ئەمەش حرامە و دائما بۆ ئیستفزازکردن و بۆ قۆڵبادانی کەس نییە لە ڕاستیە ئێستا ئێمە سین برادرانی پارتی 25 بە کەمانەتەواتەکانەوە ئەزانم 28 یەکگرتو و کۆمەڵمان لەگەڵایە خەڵکی تر ئەبێ کەسب بکەین بۆ ئەوی کە دەنگ بێنینە پێشەوە من نەزانێ هینی چمە خەمیەوە من نازانم نانی بەڕاستی نازانم برادرانی پارتی بۆ ئەم شۆش بوون لەوە یعنی پێویست ناکە بەم شێوازە قەلق بوون پێویست ناکە بەم شێوازە هەستەکەم مەسەرەن لە میدیاکانە لە میدیا سێبەرەکانە پەلاماری ئەم سەردانە و ئەم ئیتیلافە و ئەمە ئەدەن لە نەتیجە هەرە بێ بەیەکەوە دانیشین یعنی یەشێتی و پارتی ئێمە و یەشێتی یعنی چوزانم چەند ناکۆشی هەبوو لە ماوەی ڕابردوودا تر پێویست ناکە بیگەێنینە ئەم ڕادەیەوە بەڕاستی شەنێ لێدوانی ئەعلامی هەیە بەقەدەرەوەی کە دۆخەکە تێکەدا ئەوەنە دۆخەکە ڕاست ناکاتەوە بەشێکی ئەم لێدوانی ئەعلامیانی کە ئەوترێ ئەمە مەسلەی جیاکردنەوە و ڕێگرتن لە ئینفیساڵ و ئەمانە پێم وایە هیچ هێزێکی سیاسی ناتوانێت مزایدە بەسەر یەکێتی و گۆڕانە بکە لە قەزینەتەوەیە باشە لە پۆستێکی فەیسبووکە کە ماوەکانی پێشتر بڵاو کردوێتەوە بە ناونیشانی بازاڕە شێواوەکە ئاسایی مەکەنەوە باس لەوە ئەکەی دوای ئەوەی گەڕاونەتەوە لە بەغدا و هاتوونەتەوە هەرێمی کوردستان باس لەوە ئەکەی کە ڕەنگە هەندێک بەرپرسی سیاسی پاش ماوەیەکە لەبەر بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان ناچارتان بکەن جارێککە بگەڕێنەوە بەغدا و ئەو دۆخە شێوا و نائاسایی بەغدا بە ئێوە چاک بکەنەوە وەکو هەموو جارەکانی تر لە سەردانەکانتانە لە بەیاننامەکەی مەکتەبی جعفەریە باس لەوە ئەکرێت کە ئێوە داوای یەک هەڵوێستی و ئاساییکردنەوەی بارودۆخەکە و دەست بەکاربوونەوەی پەرلەمانتان کردووە ئەم جارە چێ ناچاریکردنەوە بکەن کاکوشیار وەڵاوە کاک مەسعود یەکەم جار وعدیا بە کاک مەسعود پێیوتن بڕۆن بۆ بەغدا لەگەڵیان کۆ ببنەوە بارودۆخەکە ئاساییکردنەوە برای بەڕێز کاک مەسعود یەکەم جار لە سەردانەکەی دکتۆر سەلیم جبوریە کە هات بۆ هەولێر ڕۆیشت بۆ ئەوێ دوای دکتۆر سەلیم جبوری لە هەولێر لەگەڵ ئێمە کۆبەوە لێ وعدی بە ئەودا بوو کە بەڵێ فراکسیۆنەکەی ئێمە ئەگەڕێتەوە بۆ بەغدا بەبێ پرس بە هیچ فراکسیۆنێکی ئێمە و ئەوان تکتی تارەشیان بڕی بوو من لە بیرمە من بە تەنها وەکو سەرۆکی فراکسیۆن گەڕامەوە بۆ ڕۆژی دواتر هاوڕێکانمان گەڕانەوە بۆ دیدارەکەی عەبادی ئەوەی کە بارودۆخەکەی ئاسایی کردەوە بڕیاری سەرەتایی لێدا پارتی بوو ئێمە نەبووین ئێستاش لە عێراقا ئەگەر بڕیارێکی نیشتیمانی هەیە نەگەڕێنەوە بۆ بەغا فەرموبان نەگەڕێنەوە بەڵام لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی ئەوەی نەوتی کوردستان ببرێ و خەڵکیش موچە نەبێ بیخوا لەسەر ئەساسی ئەوەی نەوتی کوردستان دیزە بە دەرخۆ نەبکرێ و خەڵکیش موچە نەبێ ئاخر خۆ ئەمە تا سەر قبوڵ ناکرێ یعنی ئەگەر بۆ نمونەوە اتفاقیە 50 ساڵی پارتی کردوێتی لەگەڵ تورکیا موچە بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکە وەڵا ناچینەوە ئەو بازاڕە شێواوە ناچینەوە عێراق هەموو تاچێکی کوردی حەزی لە دەوڵەتی کوردیە بەڵام پێویستە لە سەرەتایە لەوە تێبگەین نەچوونەوەمان سوودی چییە چوونەوەمان سوودی چییە من ئێستاش ئەڵێم ئێستاش لەسەر ئەو ڕەئیم ئەبوو ئەو کاتە کاک مەسعود وعدی بە دکتۆر سەلیم جبوری نەدایە بەم سەریعە کە فراکسیۆنەکەی خۆیان ئەگەڕێنێتەوە بۆ بەغا ئەبوو خاڵەکانی خۆمان جێبەجێ بکەین برادرانی یەکگرتوو و کۆمەڵ مووقیفیان هەبوو نەگەڕانەوە ئەو کاتە ژوتم حەقیانە و ئێستاش ئەڵەم حەقیانە یعنی من یەکێکم لەو کەسانەی لەبەرەوەی هەرچی مووقیفم هەبوو بێ لەسەر بنەمای قەناعەتێکی قوڵ بووە لقد لي پەشیمان نابمەوە ئەو کاتە لەبیر مەکە لەگەڵ جەناب تا قسەم کرد و لەبیریشمە ئەو پۆستەم لە فەیسبوک نووسیوە ئێستاش لەسەر هەمان قەناعەتم بەڵام ئەڵێ چی تر کاک مەسعود وعدی بە دکتۆر سەلیمدا بوو کە ئەوان فراکسیۆنەکەیان ئەگەڕێتەوە وتمان ئێستا نەگەڕێینەوە ئێوە هەڵوێستان وەرنەگرت نەگەڕێنەوە کاک وشیار بۆچی ئێوە هەڵوێستێکتان وەرنەگرت نەگەڕێنەوە ینی وەکو خۆتان بۆچی کەوتنە ژێر کاریگەری ئەو داوایە کۆمەڵ و یەکگرتوو نەگەڕانەوە ئێوە بۆ کۆوانتان نەکرد برادرانی یەکێتیش بڕیاریاندا بوو ئێمە وەکو فراکسیۆن بڕیارماندا نەگەڕێینەوە برادرانی حزب قەناعەتیان وا بوو کە بگەڕێینەوە باشە گەڕاینەوە ئیلتیزاممان کرد بۆ بڕیارە حیزبیە ئەزانی کاکە جان تۆ ویستم وەڵامی پرسیارەکەی جەناب ببەمەوە کە مەسەلەی ئاساییکردنەوەی ئەم بازاڕە پەیوەندی بەم سەردانەی ئەم جارەوە نیە ئێمە پێشتر چوینەتەوە بۆ بەغا خۆ ئەم جارە نەچوینەتەوە پێشتر بە یاوەری برادرانی پارتی گەڕاوینەتەوە بەغا خۆ هەر ئێمە بەتەنها نەگەڕاوینەتەوە بەغا خۆ ئەگەر ئێستاش قەرار بێ مەقەسد بین لە ئەو عیلاقەیە ئۆکەی بەڵام خۆ ناکرێت یەک حیزبی دیاری کرا و یەک شەخصی دیاری کرا و ئەم بڕیارە بە ئەبێ پەرلەمانی کوردستان بڕیار بە ئەبێ خەڵکی کوردستان بڕیار بە باش
لە کۆمنتێکە ئاوات ئیبراهیم دەڵێت ئەو حیزبانەی عێراق تەنانەت لەگەڵ هاومەزهەبەکانی خۆیان یەک نین کورد چۆن دەیەوێت لەگەڵ ئێمە یەک هەڵوێست و تەبابن. کۆمنتان چی بۆ؟ ئەزانی کاک عمار ئێستا معادلەیەکی نوێ لە منتیقەکە هەیە. ئەو معادلە نوێیە جارەکەی تریشوا بزانام لە بەرنامەکەی جەنابەت بوتم عێراق لەسەر سێ پێوەستاوە، ینی لە خۆشەویستیشیانەوە نەبێ ئەوانە زانن ئیرادەی دەولی ئەوەیە لەسەر قاچی کورد و سونە و شیعە وەستاوە. ئێستا قەرزێکی نێودەوڵەتی لە ئارادایە بۆ عێراق. ئێستا ئومێدێک هەیە بۆەوەی کە عێراقی دوای داعش یارمەتیشی دەولی بۆ بێوە لەو ئەو پاشەکشەی بریتانیا تەسیری زۆری ئەبێ لەسەر مساعداتی دووەلی ئەوروپی و کاریگەری ڕەنگە ببێ نەوت لەمە دووە سعری زیاتردا ئەبەزێ ئەبێ ئێمە بە حکمەتەوە دوور لە شیعاراتی نەتەوەی درۆینانە دوور لە شیعاراتی نەتەوەی ڕەنان ئەبێ بیر لۆ بکەینەوە بەرژەوەندی میلەتەکەی ئێمە لە چیایە ئەگەر لەوەیە هەمومان بە یەک دەنگ هەمومان بڕیارێ بین بۆ ئەوەی کە مەقەستی لێبین با مەقەستی لێبین ئەگەر بەرژەوەندیشمان لەوەیە فعلەن ئەم قۆناغا سوود لەوە ببینین دۆخی بژێوی خەڵکی کوردستان هەموو چوار پارێزگاکەی کوردستان باش بکەین با فەرم و بڕۆین اتفاقێک بکەین لەسەرەوەی کە بەرامبەر بەنەوتە بە ئەسلوبێ لە ئەسلوبەکانە بتوانین بژێوی ئەم خەڵکە چاکەین ئیتر خۆ حیزبی سیاسی ئەبێ بەم ئەسلوبە مامەڵە بکە خۆ بەوە مامەڵە ناکە ئیتر ئەم خەڵکە لە 2014 تا ئێستا بەبێ موچە و بەبێ بەو بارودۆخە آخر قبوڵی ناکەن خۆ پێشتریش پێم وتی کە کەسمانی قبول ناکەن پارتی نییە. دو پرسیارمەوە ینی لەم سەردانەتان ئەنجامێکی دڵخۆشکەرتان دەستکەوت کە ئومێدێک ببەخشێت بەوەی کە ئەم پرسانە لەگەڵ بەغدا مادەم کەوتوینەتەوە سەر ئەوە وەکو هەموو حیزبولانە سیاسیەکان ئەم جارە کۆک بن لەسەرەوەی بگەڕێنەوە بەغدا و ئەنجامێکی دڵخۆشکەر بەدەست بێنن. ئەمانجی یەکەمی ئێمە ئەمێ لە بەرنامەی تۆ بێڵێ بەنسبەت ئێمەوە لە بەغا قەزێڕێ یەکریزی لای ئێمە استراتیژە یەکریزی لای ئێمە استراتیژە ئەوانەی ئەڵێن ئەم دروستکردنی ئەم ئێتیلافە و ئەم سەردانە بۆ تێکدانی یەکریزی بۆ ئەسڵ و ئەساسی نییە بەنسبەت هەردوو حیزبەکەوە یەکێتیش و گۆڕانیش یەکریزی استراتیژە بەڵام بەڕاستی تەفەرود بە بڕیارەوە قبول ناکەین یعنی نە بەنسبەت ئێمەوە قبول کراوە نە بەنسبەت برادەرانی پارتی نە ئێمە ئەبێ تەفەرودکەین نابێ ئەوانیش تەفەرودکەن ئەبێ بە هەمومانەوە ئەمە خاڵێکی تر ئەوەیە پێم وایە بەڵێ ئەگەر هەمومان بەیەکەوە حیزبە کوردستانیەکان هەوڵ بن لاپەڕەیەکی نوێ سەرەتایەکی نوێ لەگەڵ عێراقا دروست بکەن ئەتوانن بۆ قۆناغێکی تر بۆ چەند ساڵی داهاتوو سەردەمێکی باشتر بژێویەکی باشتر گوزەرانێکی باشتر بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکەن بەڵام بەڕاستی ئەمە بە یەکریزی و بە یەکدەنجی ئەکرێ بەڵام ئەمە بەوە ناکرێ حیزبێکی سیاسی بێوێ قۆرخی بڕیاری سیاسی بکە یاخود حیزبێکی تر هەمووی بە پاشکۆ بزانێ و خۆی بە حیزبی قائید بزانێ و پێوا بێت هەر تەنها ئەم لە وڵاتەیە هەیە. بەڵێ بەڕێز هوشیارە عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی. بەڵێ بینرانی بەڕێز خۆشەویست لە تۆری دومی بەرنامەکە دوای ناوبڕێکی کورد پێتان ئەگەێت. جارێشتێرە سڵاوتان لێبێت. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی عێراق دوو دانیشتنی ئەنجامدا. یەکیان لە چواردەی نیسان کە پەرلەمانتارە مانگرتوەکان دەستەی سەرۆکایەتیان گۆڕی. ئەوی دیکەشیان لە 26 نیساندا کاتێک شەرعێت درایەوە بە دەستەی سەرۆکایەتی و ژمارەیەک وەزیری کابینەکەی عەبادی لادران و دەنگ لەسەر ژمارەیەک وەزیری دیکە درا. ئەمڕۆ دادگای فیدراڵی بڕیاری هەڵوەشاندنەوەی هەردوو دانیشتنەکەی دا. دەپرسین ئەم بڕیارەی دادگای فیدراڵی کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق چی دەبێت؟ پێشبینی چی بۆ ئایندەی دانیشتنەکانی پەرلەمانی عێراق ئەکرێت؟ کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتانە بکات؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە بەغداوە میوانداری بەڕێز عادل نووری ئەندامی سەربەخۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە. کاک عادل ئەم کاتتان باش. ئەمڕۆ بینیمان دادگای فیدراڵی هەردوو دانیشتنەکەی پەرلەمانی عێراقیان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئیلغا کردەوە. ئەکرێت پێمان بڵێیت چی ئیلغا بوویەوە لەگەڵ ئیلغاکردنەوەی ئەم دوو دانیشتنە؟ بەناوی خوا سڵاو لە جەنابەت و لە تەواوی بینەرە خۆشەویستەکان ئەمڕۆ سەرکەوتنێکی گەورە بوو لە دادگای فیدراڵی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ ئیرادەی چاکسازی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ
وتە وشەی و کەلیمەی دادگا سەرکەوتنیکی گەورە بوو بۆ نا لە بەردەم کۆیلەبوون و کۆیلەکردنی پەرلەمانتاران سەرکەوتنێکی گەورە بوو بۆ ئەو باڵبادان و قۆڵبادانەی کە تەیاری سەدری و شەقام ویستیان بە زۆر کابینەکەی نەجەف و مقتەدا سەدر بسەپێن بەسەر پەرلەمانە سەرکەوتنێکی گەورە بوو و مشتێکی زۆر تند بوو بەرەوڕووی حەیدەر عەبادی کە هەر جار زەرفێکی داخراوی ئێنا و فڕێدا بەسەر پەرلەمانە بی ئەوە عنوان و ئەرزە و حاڵێکیشی تیا بێەوە دەستی سەرۆکایەتیش زۆر سەرکزانە زەرفەکان لێوەرە ئەگرت و پەرلەمانیان خست بۆ ژێر سم کۆڵانی هەم حەیدەر عەبادی و هەم ڕەوتی سەدر ئێمە هەر لە سەرەتاوە نامان کرد بۆ ئەو شکۆشکاندنە و من لەگەڵ هاوکارانم کۆمەڵی کورد بووین دوجار بەسمن و تابگە خانماینەوە لەژێر فشاری خەڵکا چاوەشەکارێکی زۆر گەورە کرا باسی چاکسازی بوو لە پەرلەمانە باسی ئەوە بوو کە سیستەمی حکومڕانی لە عێراقا سیستەمی پەرلەمانیە نەک ڕیاسی واتە پەرلەمانە ئەتوانێ لێپێچینەوە و چاودێری تەواوی دەستگاکانی دەوڵەت کا پەرلەمانە ئەتوانێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانکات و سەحبی سیقەی لێ بکاتەوە پەرلەمانە ئەتوانێت کابینە وەزارەکان هەڵوەشێنێتەوە بەڵام بەعەکسەوە بوو لەبەر ئەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لاواز بوون ئێمە نەمان ئەتوانی بە ئیش و کار و بە پیشە و بە مهمە و ئەرکی سەرشانی خۆمان هەڵچین لەبەر ئەوە بۆ ئێمە بۆ چاکسازی لەناو پەرلەمانە بۆ کاراکردنی پەرلەمان ئەوە بوو ئەو جوڵانەوەمان کرد و دوجار ئەلحەمدوللا ئەمڕۆ سەرکەوتنێکی گەورەمان تۆمار کرد. کاک عادل بۆچی بە سەرکەوتن ناویە بێی لە کاتێکایەشێ لە بڕیارەکانی دادگا دژی ئێوەشە ینی ئەو بڕیارێکی ئەوەکو مانگرتوان داتان لە دادگا ئەویشی هەڵوەشانوەتەوە لە گۆڕێنی دەستەی سەرۆکایەتیە. ئێمە جەنابەت ئاگاداری طبعاً کە تۆ سیاسەتمەداری وەختی تۆ ئیشێکەکە ئەبێ کۆمەڵێ مناوەرات بکەی وە کۆمەڵێ تەکتیکەتە بێ بۆ ئەوی بگەی بە ئامانجەکەت ئێمە ئەو کات بەرامبەر ئەو جوڵانەوەی حەیدەر عەبادی و ڕەفتارانەی لەگەڵ پەرلەمانە کە لە مانگی هەشتی پارەوە دەستی پێکرد و شکۆشکانی دەست پێ کرد بوو زۆر هاوارمان کرد دەستی سەرۆکاتی نهاتن بە هاوارمانەوە نهاتن بە دەنگمانەوە بۆیە پێویستی بە ئەوە هەبوو کە ئەمە جوڵانەوەیەک لەناو پەرلەمانە بکەین خۆ دەزانین ئێمە سەرۆکێکی کاتیمان بۆ ماوەیەکی کاتی دیاری کردەوە خۆی بۆ خۆی معنای خۆی لەگەڵ خۆیاتی ئێمە بەتەمانە بووین نە عەدنان جەنابی و نە من و نە کەسێکی تر سەرۆکی پەرلەمان بێ و ئەوەمان جێهێشت بوو بۆ دانیشتێکی گشتی پەرلەمان ئەوە بکە تەنها ئێمە ئەوەمان کرد کە ئەو دۆخە ئەبێت تێک بچێ و ئەو دۆخە ئەبێت چاک بکرێ و ئەو دۆخە ئەبێ ئەو ئاوە مەنگە ئەبێ بەشەڵەقێ ئەوە ئێمە چیتر ڕازی نابین بەو سەرکزیە بەو ملکەچیە بەو شکۆشکانەوە بە تەکیدەوە بوو کاتێکە لە 26 مانگ بە سەگی پۆلیسیەوە و بە کۆماندۆزەکانی حەیدەر عەبادیەوە و بە عەسکەرتاریکردنی ناو پەرلەمانەوە هاتن دانیشتێکی نایاسایان گرت و کۆمەڵی وەزیران پشتمەلگرت و کردیانە دەرەوە دەریان کردن و کۆمەڵی وەزیران هێنا بەبێەوە نیسابی قانونی یاسایی بەجێ هاتبێ دایانان و دوو مانگی ڕێکە زۆر لە وەزارەتانە دوو وەزیر دەوام ئەکا ئەوەی ئەمڕۆ ڕوویدا سەرکەوتن بوو بۆ داواکانی ئێمە و ئێمە بووین داوامان کردبوو کە دانیشتەکەی 26 مانگ دانیشتێکی یاسایی نییە و دادگا دوایەوە بەڵگەکانمان بە تەواوی پێشکەش کردبوو هاتە دەنگ هەدەف و ئامانجی ئێمە نەفرێک نییە ئەبێ لویانە بێ هیچ کێشەمان لەگەڵ نەفەرانێک کێشەمان لەگەڵ ئەدا و سلوکە هەیە ئەو بڕیارێ ئەمڕۆدرا بڕیارێکە تەبەن تەبعاتی هەیە و پاشماوی خۆی هەیە بۆ نمونە یەکێک لەو شتانی کە هەیەی تەبیعی بە شوێنی خۆیان هێنێ ئەو 5 وەزیرەی کە پێشتر دانرابوون ئەنێڕێنە بۆ ماڵەوە دوو ئەو 5 وەزیرەی کە دەستیان پێ لە کار کێشا بۆ بیانە سەر شوێنەکەی خۆیان سێ ئەو بۆند و گرێبەستانەی ئەو وەزیرانەی تر کردویانە ماوەی دوو مانگە هەمووی هەڵ ئەوەشێتەوە بە سەدەها ملیۆن دۆلار گرێبەستیان کردووە ئەوە متەرەتیباتی قانونی و ئیداری و دارایی ئەبێ چی ئەوە عیلاجەکە حەیدەر عەبادی چۆنی عیلاجەکە هەموو ئەو دامەزراندن و تەعییناتی کە دیارە کێشەیەک بەڵێ کاک عادل جۆمان لێت کە ئێستا ئەچنەوە بە ماڵەوە هەمووی هەڵ ئەوەشێتەوە هەموو ئەو ئیجرای یاساوی ئیداریانی کردووە هەمووی هەڵ ئەوەشێتەوە خاڵێکی تر سەدر بوو ڕەوتی سەدر بوو
تیاری ویستی بە زۆری بازووی خۆی بە تهدیدکردن و بە هەڕەشەکردنی شەقام ئەو کابینە وەزارە بسەپێنێ بەسەرا ئەو بکە حەکم زاملی لەناو دانیشتەکەی پەرلەمانەوەتی بەسەلیم جمهوری من ئێوەمان هێناوەتەوە بسەر مەناسەکە بۆ ئیشێکمان هێناونەتەوە ئەبێ ئەو کابینە وەزارە تێپەڕێ جیاتی ئەوەی دەستی سەرۆکایەتی وەسەلیم جمهوری بیوتە کاکە ئێمە ئەم شتانە قبوڵ ناکەن ئێمە پەرلەمان شکۆی هەیە و لەژێر هەڕەشە و گوڕەشەی کەسە هیچ ئیجرایە ناکەن وتی باشە بەسەر چاو بەڵام چۆنی بکەن پێمان بن ئەوە وان پێوەکردن کە کردیان بەداخەوە فراکسیۆنە کوردستانی گەشتەکانیش لەژێر فشاری ئەوەنە ڕۆشتە ناو دانیشتنەکەەوە دەنگیان لەسەر کابینەکەی سەدردا و دوجار سوکاتیان پێکردن ئەوانە هەمووی هەڵوەشایەوە ئەمڕۆ شکۆ گەڕا بۆ پەرلەمان چی هەڕەشەکانی عیبادی و پێشەرکردەکانی عیبادی هەمووی هەڵوەشایەوە و چی هەڕەشە گوڕەشەکانی سەدریش هەمووی هەڵوەشایەوە پەرلەمان ئەبێ بگەڕێت نیشتنی داهاوتی پەرلەمانە لە یەکەم هەنگاوی ئێمە جارێکی تر واژۆکەوەکەینەوە بۆ دەستە کارکێشانە ئەو دەستی سەرۆکاتیە بە تەسەوری ئێمە ئەمان ناتوانن شکۆی پەرلەمان بپارێزن. باشە پرۆسی سیاسیشی لێت یعنی ئەو پێتان وایە ئەم هەڵوەشانەوەی ئەم بابەتانە هەروە کارێکی ئاسانە بێ و قبوڵەکرێرە لایەنە سیاسیەکانی دیکەی عێراقیەوە و هیچ ینی دەستەوەژن و دانیشتن و هیچ کاردانەوەییان نابێت لە بەرامبەرم بابەتەیە. خۆناغە سەختەکەمان بڕیوە جەنابەت ئاگاداری ئەو هەڵا و دەنگ و پرۆپاگەندە و بەزمە دەنگوانی کە بەرامبەر ئێمە کردیان و تەخوینیان کردین کە شتەکە هیچ ڕەتی عەلاقی بە یەکڕێزی ماڵی کوردی ئەوانەش نەبوو من و تافگەخانیان بە عمیل و بەخائین و بەوانە کە من باسی چاکسازی لەو پەرلەمانە ئەکەین هەنی هەموو کورد باسی ئەوەکە کە بێ نوێنەرەکانی کارابن ئازابن ئازاد بن ئەو دۆخەی کە حەیدەر عیبادی و پێشترش مالکی لە عێراق دروستی کردووە بەرامبەر هێزی پێشمەرگە بەرامبەر موچە بودجەی کوردستان ئەو هەموو ناعەدالەتی بەرامبەر کورد ئەیکەن ئێمە ئەبێن ڕازی نەبین ئێمە بە چی ئەم پەرلەمانە ڕازی بین کە لە ساڵی 2005 تا ئێستا مادەی 130 بۆ جێبەجێ نەکردوین کێشەی پێشمەرگەمانەیە کێشەی نەوت و غازمانەیە هەرچی کێشەمانەیە هیچی تری چۆتە سەر هیچی حل نەکراوە لەبەرەوە من وەکو کوردێک وەکو نوێنەرێک چۆن لە ئەدای ئەم سەرۆکاتی پەرلەمانە ئەم دەستی سەرۆکاتی ئەم حەیدەر عیبادی ئەم حکومەتە ڕازین لەبەرەوە واجب و ئەکی سەرشنەیەڵم بۆیان بچێتە سەر چاکسازیان ئێمە وەختی هەوڵی کاتێکەوەڵی چاکسازیماندا ئەوە بوو بەداخەوە بەبێ ئەوەی کورد بزانێت بۆچی لە بەرەی دۆڕاوەیە بۆچی لەو بەرەی ترایەکە هەموو شتەکانی دۆڕاند ئەوە بوو ڕاگەیان پەڕەکان ڕەنگە ئەو کاتە نەحەڵی بووین بەس دواتر دەرکەوت تەبیعی بۆ چوونەکانی ئێمە تەواو بوو و هیچ ڕەتی بە یەکماڵی یەکڕێزی ماڵی کوردەوەنەوە و پێچەوانەوە ئێستا ئەبینین کەس و لایانی ئەم لاولا دەر لە یەکڕێزی یەکپرسی گشتپرسی ماڵی کوردی بەڕاوێژ و وتوێژ لەگەڵ یەکە لە کوردستانە دێن لە بەغدا لەم لالەولا وتوێژ ئەکەن و باسی دۆزی کوردەکەن لەسەر وەک قسەکەین کاک عادل لەسەر وەک قسەکەین یعنی ئەڵێ ناکرێت لە کوردستان بکرێ بەڵێ ئەڵێ ینی ئەڵێ ئەوانە لایەنەکانی تر چوونە بەرەی دۆڕاوە ئێوە بە ینی بە چ مەرجێ چوون ینی ئێمە زانین لە کاتی خۆیان قسە لەسەر زۆر قسە لەسەر چوونی ئێوە بۆ ناو ئەو بەرەیە کراوە بە جۆرە لە جۆرەکان تەخوین کران و پێتان وترا کە بەڵێنتان پێدراوە چه بەڵێنێ بە ئێوە دراوە ئێوە بەڵێنێکی کەسیتان پێدراوە یان نەخێر ئێوە وەکو پەرلەمانتارێ بەرگری لە ماف و داخوازیەکانی کوردەکە ئەگەر بەڵێن درابێ من بەڵێنم بە خەڵداوە نەک خەڵک بە منیداوە چونکە من و ئەحمەد جبوری ئەم جوڵانەوەمان دروست کرد و هەموو دنیا ئەزانێ پێش دوو ڕۆژ لە ئەو جوڵانەوە من برای بەڕێزم کاک عەرەفاتکەرەم دکتۆر عەرەفاتکەرەم لە تەنیشتمەوە دانیشتووە کاک حەمەسوول لە نزیکمەوە دانیشتووە دکتۆر فەرات قادر لە نزیکمەوە دانیشتووە هەڵسامە سەر پێ لە ناو پەرلەمانە بە دەنگی بەرز کە ئەمریکان تەسجیلیان کردو دوو ڕۆژ پێش ئەو جوڵانەوەش دەنگە بەرزەوە بەسەر سەلیم جبوریە داوای نقطە نیزامم کرد کە ئێمە ئەم سوکاتی پێکردنی حەیدەر عیبادی قبوڵ ناکەین وەختی مەجالی پێ نەداین بەڵێ دیارە کێشەیەکمان هەیە لە پەیوەندی لەگەڵ کاک عادل نوریە ئێمە دوای ناوبڕێکی کورد ئەگەر توانیمانەوە کێشەیە چارەسەرکەین جارێکی دیکە لەگەڵ کاک عادل نوری بەردەوامە بین.
محەممەد لە شەوێکی دیکەی ڕۆماڵە تایبەتەکەمان تایبەت بە کۆپا ئەمریکا و بە یۆڕۆ لەگەڵتان دەبین. محەممەد عەدنانم لە ڕووماڵەکە بەردەوام دەبین کە ڕووماڵی کۆپا ئەمریکا و یۆرۆیە. پۆشیف ji Kurdistan bîşerê berdewam dike heta Remezan berdewam bê. خی گەورە لە هەموو کاتێک دوعا قبوڵەکە بەڵام لە کاتی تنگانە کە ئینسان پەنا لە خی گەورە باتن خوا لەو کاتێک زیاتر دوعای قبوڵەکە. پێویستە ئەوە لە بیر نەکەین ڕۆژی لە بۆ کەسی ساغا لە بۆ کەسی نەخۆش نییە. لە ڕێگەی پاملێرەکانمانەوە کار و چاڵاکیە ئاینیەکانی پارچەکانی کوردستان و هەروە ناوچەکانی کوردستانتان بۆ دەگوازینەوە. ئێمە لە ڕانێت بۆ ئەم شەو گرێزل پرادەڵالم لەبەر شەرشەڕا ئەوە خابیری ما نها ئەم لە پێشی مزگەفتە سلتان ئەحمەدینە و لە قادە سلتان ئەحمێدەیجی من ئێستا ناو گەڕەکی تەیراوە بازاری تەیراوە لە کەرکووک کۆمەڵێک هونەرمەندی میلی تا ئێستا ماون نوکە میحوارێت تەلسکۆفین ئێمە لە سی تەکین ئێمە لە ناو بازاری شاری هەولێرین هاتمە ناف ئێکش مزگەفتن لە وڵاتی هۆڵندا. ئەم کاتان باش بینرانی بەڕێز جارێکی دیکە گەڕانی وڵاتان بەردەوامە بین لە بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز عادل نووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یان با بڵێن ئەندامی سەربەخۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پرسی بڕیارەکەی دادگای فیدراڵی قسە ئەکەین کە هەردوو دانیشتنی پەرلەمانی عێراقی لە 14 نیسان و 26 نیسانی ڕەت کردوێتەوە کە باس لە کاریگەریەکان و لێکەوتەکانی ئەو بڕیاری دادگای فیدراڵی ئەکەین لەگەڵ هەندێک پرسی دیکەی تایبەت بە نوێنەرانی کورد لە بەغدا. کاکە عادل ئێستا دەنگۆیەکی وا هەیە لەلایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی باس لە بەرەیەکی نوێ ئەکرێت ڕێکەوتنێکی نوێ لە نێوان سەدەریەکان و مالکی و باس لەوە شەکرێت کە جەماعەتی حەکیمیش لەم بابەتا بەشدار بن کە عەبادی لە سەرک وەزیرانی دوور بخرێتەوە لە دانیشتنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانە. ئێوە لەسەر ئەم پرسە چ زانیاریەکتان هەیە؟ قسەکەی پێشم تۆزێکی ما بوو باتەوە یەکەم فکرەکە بگا باسی ئەوە بوو کە ئەلاساس ئێمە بەڵێمان پێدرابێ. من باسی ئەوم کرد کە ئەو کەسەی شۆڕشەکە و جوڵانەوەی ناو پەرلەمانە دروست کە من و ئەحمەد جبوری بووین کە لە عەرەبە سونەکانەوە خەڵکی مۆسڵە و سەرۆکاتی و شاندەی کرد کە هەرێمی کوردستان ئێمە ئەوەمان کرد و ئێمە واژۆمان کۆ کردەوە و دوجار تیاری سەدری و دوجار دوای 5 ساعت جەماعەتی مالیکی و حیزبی دەعوە و دەوڵەتی قانون و ئەوانی تر هاتنە لای ئێمە خەڵک بۆ لە ئێمە هاتووە ئێمە نەچوونتە لای کەس و بەڵێنوشتیش لە ئارانیە چونکە ئێمە ئەگەر باسی پۆست و مەنسەب بێ بە فەرمی ڕامانگەاند و ئێمە چاوەڕێ هیچ لەو پۆستێکینەوە بەعەکسەوە ئەو محاسسە وشتانی کە عێراقی وا کۆت کردو ئێمانە ئەوە لابین و هەموو ئەوانە درۆدە لەسەر دیعایە و شکاندن بوو و بەداخەوە یعنی ئەو خەڵکە حەقی ئێستا شەرم بیگرێ و دەرکەوت ئەوانە هیچی ڕاست نەبوو. دەربارەی پرسیارەکەی ترت تەبیعی ئێستا جموجوڵی زۆرتر هەیە بە تایبەت ئەمڕۆ دوای بڕیارەکەی دادگا جەماعەتی تیاری سەدری زۆر بێتاقەتن بەڵام بە تەئکید تیاری سەدری لەگەڵ هەر کەسە ڕێ بکەن لەگەڵ مالیکیە ڕێ ناکەون چونکە مالیکی لە کاتی سەولەی فورسانە لە ساڵی 2008 خەڵکێکی زۆری لە تیاری سەدری و کاتی جێشی مادی لە بەسرە کوشتووە و نزیکی 3500 کەسی لێگرتو بوون و ئێستش خەڵکێکی زۆر هەر ئەو کات گیراوە و حکم دراوە لەسەر دەستی مالیکی لە جەماعەتی تیاری سەدری هەرماوەتەوە. نیگەرانێکی زۆر لە بینی تیاری سەدری و مالیکی بە شەخسیە هەیە ڕەنگە ئەوە دوا باس بێ یا دوا پلان بێ تیاری سەدری بیری لێ بکاتەوە. ئەوەی کە مەترسی هەیە ئەمڕۆ ئێمە دوای لە محکەمە هاتین ئەمڕۆ لە دانیشتەکەی دادگا بەشدار بووم کە دوای هاتینە دەرەوە ئەو ساڵات و پەیوەندیانەی کە لەگەڵمانە هەموو لایەنەکانی تر ئەیکەن
کۆمەڵێکی زۆر لە ئەندام پەرلەمانەکانی تر باسی ئەوان کرد کە دێنە لای ئێمە و زۆرێک هەتا لە جەماعەتی عەرەبە سونەکان و جەماعەتی کوتلەی مواطن و خەڵکی تر باسی ئەوان کردو ئەگەر ئێمە لە دوای عوتڵە ینی دوای جەژن لە یەکەم دانیشتنا داوای دەستەکارکێشانەوەی سەرۆکایەتی پەرلەمان بکەین ئەوان بە تەئکید لەگەڵمان دەن بە دەستەکارکێشانەوەیان ینی جموجوڵێک لە ئەمڕۆ دەستی پێ کردووە باسی ئەوە هەیە تیاری سەدری دوایەوە مقتەدا سەدر دوای ڕەمەزان احتیکافەکەی تەواو ئەکا بە حسابی خۆی خەڵۆتەکەی تەواو ئەکا جارێکی تر دێتەوە سەر شەقام و چونکە ئەو کابینە وەزارەی داوای کرد ئەوە هەڵوەشایەوە بۆی نەچووە سەر جارێکی تر نیگەرانی دەربارەی سەلیم جمهوری و دەربارەی عەبادی لە ناو شەقامە دروست ئەبێتەوە باسی ئەوە هەیە لە ناو پەرلەمانە ئەمجار ئەو کوتلەی ئیسلاح واتە بەرەی ئیسلاح زۆر بەهێز و بەقووەتە چونکە ئێمە لە ئێستا پرۆژەیەکی تۆکۆمان ئامادە کردووە لە یەکەم ڕۆژی پەرلەمانە ئێمە ئەیخوێنەوە ناو پەرلەمانە و ئەو بازە کەسایەت و لایەن کە ئێمە شتەکانمان پیشان داون لە 100% پشتیوانی و پشتگیریمان نەکەن ئەو پرۆژەیەکی چاکسازیە بۆ تەفیلکردنی پەرلەمان بۆ کاراکردنی حکوومەت بۆ دژەگەندەڵی بۆ چاکردنی دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی بۆ نەهێشتنی بەڕێوەبردن بە وەکالەت لە تەواوی دام و دەستگاکانە وەزارەتەکانە ینی بۆ ئەوەی کە دەستوری عێراقی تایەتی ئێمە خصومان نەکردومانە بە کارنامە کە پەرلەمانی ینی ئەم خولە تەشریعی پەرلەمانی پێ کاراکەین و شوێندەستێکی باشمان دیارە. کاکە عادل بە ئەمە دو پرسیارم بێ بۆ بەڕێستان ئێوە ینی بینیتان لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژ ڕابردووە شاندێکی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی چەند لایەنێکی عێراقییان کرد. ئێوە زانیاریتان لەسەر ناوەڕۆکی ئەو سەردانانە و تێڕوانینتان لەسەر سەردانەکە چی؟ طبعی من ئەوان ئەگەر سەردانەکە سەردانی حیزبی ئەوە طبیعی خۆیان ئازادن هەر حیزبێک ئەتوانی هەر چالە جوڵ چالێکی و علاقاتیی خۆی بکات لەگەڵ هەلایەنێکی عێراقیە بەڵام بەبێ مساومەکردن لە سازشکردن لەسەر داخوازیە سەرەکیەکانی ئێمە چونکە ئەگەر سەردانەکان سەردانی هەر حیزبێک بێ سەردانی علاقاتی حیزبیش بێ ئەگەر باسی سازشکردن بێ لە خواستەکانی میلەتی کورد لە دۆزی ئێمە ئەوە بەتەئکید مەقبول نیە ئەگەر کەسێک بیکا یا حیزبێک بیکا یا شاندی بێ هەر کەسێکی تر بیکا ناوەخنی کۆبنەوەکانەوە طبیعی مەگەر خۆیان بێڵێ نەگینا خۆ ئێمان لەگەڵنەوە بەڵام تەسریباتی ئەوەی کە لایەنە شیعیەکان خۆیان باسیەکەن ئەڵنشاندەکە هاتووە ئەو تراویا خۆیان باسیەکەن بەتەئکید هەنێکی بۆ تعریفکردن و خۆناساندن ئەوە پێشتر ئەوان دوو فراکسیۆن بوون پێشتر مەسەلەن حیزبێک بوون دوات جار یعنی لێکجیابوونێک بوو خەڵکی تریش چوو بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئێستا دوجار پێمان خۆش ئێمە ئەسڵەن هەموو فراکسیۆنەکان یەک فراکسیۆن بن یانی خۆشتێکی باشە بەڵام من وەکو خۆم وەکو کوردێک ڕەنگە ملاحەزەی ئەوەم هەبێ یا تێبینی ئەوەم هەبێ ئەبێ هەر باس و خواسێک دەربارەی هەرێمی کوردستان دەربارەی مستەقبەل و داهاتووی هەرێم هەر پرسێک بێ لە پێشەوە لە ناو ماڵی کوردیا باس کرێت لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بەتایبەت ئەو پێنج لایەنەی کە نوێنەریان لە بەغدا هەیە لەوێ باسی بکەن ئەو جا شاندەکان طبیعی شاندی جیاجیاش بێ و شاندی هاوبەشیش بێ بەڵام ئەو بازێک دەنگۆمان بیست یا هەنێک تەسریحاتمان بیست کە هەندێک لەو ئەندامانە باسی ئەوان کردو کە ئەبێ کێشەکانی کرد لە بەغا چارەسەر بکرێ ئەبێ من تەسەور ناکەم کێشەی کورد دەبێت لە بەغا چارەسەر کرێ کێشەی کورد دەبێت ناوخۆی ماڵی کوردیە چارەسەر کرێ باسی ڕیفراندۆمە باسی موچەیە باسی هەر شتێکەیە ئەبێ لە ماڵی کوردی ئێمە کێشەکانی خۆمان چارەسەر کەین یان بەلایکەمە ڕێک بکەوین کە ئێمە ئەچین بۆ بەغا چی باسکەن لەگەڵ بەغا ئایا مەسەلەن خەڵک هاتوو بۆ لای مالکی بچێ کێشەکانی بۆ دروستکا کە هەر کورد و کوردستانە ئەو دروستی کردووە یە بۆ لای مەسەلەن سامان جەفی کێشەی بۆ عەفوەن کێشەی بۆ چارەسەرکە باوەڕ ناکەم کێشەی کوردستان لێرەوە چارەسەر بێ ڕەنگە مەسەلەن بازێکی فشار بێ ئەویان نازانم من ئێمە ناتوانین لەسەرەوە قسە بکەین بەڵام لەمە حاڵەتێکە ئێمە هیوادارین هەر کەسێک دێتە هەر شوێنێک سەربەخۆیی وە شکۆداری هەرێمی کوردستان و پرۆسە ئەساسیەکە ئێمە وە ریفراندۆم لەکەدار نەکا و ئێمە ئەو یەکدەنگی وەخڕەنگێ لە ڕابردووە بوومانە ئێستا دەرزی تێ نەکەوێت. بەڵێ بەڕێز عادل نووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی باسە ڕۆژ. بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتێنە کۆتایی بەرنامەی باسە ڕۆژ تا دیدار بەخواتان ئەسپێرین خواتان.